حديثێکی پێغەمبەرە کە ئەڵێ سێ بەشی ئافرەت یعنی لە جەهەنەمن کە ڕۆیشتووە سەیری ئەو وەزای کردووە بزانم لە ئیسرا و معراجا بووە أكثر أهل النار أكثر زۆرترین ئەهلی دۆزەخ ئافرەتانە. بەڵێ جا مامۆستا مەبەستی ئێمەشە یعنی ئافرەتانی ئەم سەردەمە ئایا چی بکەین هەتاوەکو خۆمان نەجات دەین تا خۆمان ڕزگارکەین و لەو ئافرەتانە نەبین. من لدن آدم إلى خاتم. طبعا تا أو كاتي كخواي پروردگار تكليفي كلوة سر بني آدم تا أو كسي آخر كس قيامتي بسراديت من نمونيكتان بو باسكم لكو ملقاي إيما كي دس بيشخر لخرابية من حزكم وكو آفرت جواب من بيتو كي دس بيشخر لخرابية لقناه لتاوانا ما بس الرقزة كان يعني رقزي نير يامي بلي رقزي نير يامي والله ما وصح حسب بس زيادة أفرد والله مداخل أو كوملقايا باشا أجر أفرد دس بيشخر نبي لجناحه هيج بياوي جرأتي أو إنية تماشي أفرتي خلق بشوازي كناشرين والله قضي أونا قيزون ديتا بردسي إما لكوتايا سيركين همو سرداوك همو بنك أفرتك باشا همو بنك أفرتك يعني أفرد دايكا بجدي أجر بيتو دايك راسك يسا أو كافترياني كوا بربو لجنش أجر أفرد سبونسري نكاد هيج جنجرونا كاتاوي نادي شوانا كان مساجا كان ملها كان شوينا خرابة كان أجر أفرد سبونسري نكا هيج كسي هيج جنجك توشي تاوان نابيت باشا بديا شوشيك ودانا نجدوك الله المجد أجر أفرد خوي درقال بياوي خلق نكاتوا هيج بياوي توشي زينا نابيت ئەگەر ئافرەت لەو بازاڕەیە جلی نیم چڕوت نەکاتە بەری و خۆی عەرز نەکا بۆ پیاوی خەڵک هیچ پیاوێ تووشی تاوان نابێت. ئەگەر ئافرەت خۆی مەسج نەکا بۆ پیاوی خەڵک و جوابی مەسجەکە نەداتەوە ئەدەکەی وەرنەگرێ پیاوم هەیە سەیری ئەو ئافرەتە بکات حەدێکی هیچ پیاوێ ناتوانێت لە دەرگای هیچ ماڵێکەوە بڕۆ ئەگەر ئافرەت دەرگای بۆ نەکاتەوە ناتوانێت لە سەربانەوە بڕات ئەبێ دەرگای بۆ بکرێتەوە ئەبێ فیکەی بۆ بکرێت بۆیە خوشکە بەڕێزەکەم بۆیە تەنانەت کاتێک زۆرجار کوشتن و کوشتارکاری ڕۆدا کە ئەگەڕیتەوە خاڵی نهایی سیرەکەی دەستی ئافرەتێکی تایە سبحان الله بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ زۆرترین ئەهلی دۆزەخ ئافرەتن بۆیە لە بازاریشە کەمینەن ئەو ئافرەتانی کەوا باڵاپۆشن ئەو ئافرەتانی کەوا بە شەرم و حەیا ڕێەکەن لە زانکۆکانە من خۆم تەڵەبەی زانکۆ بوومە 4 ساڵ لە زانکۆ بووم باشە یعنی کەمترین حاڵەتت ئەبینی پەنەکان پیاو بیدن ئیلا ئافرەت ئەیتە ئێستا بڕۆ ئەو زانکۆیانی خۆمان ئەگەر ئافرەت خۆی ئارایش نەدا و خۆی عەرز نەکات پیاو بۆ تووشی گوناح بێت بۆچی پیاو تووشی تاوان ئەبێت ئەم هەموو زینا و فاحیشەی کەوا ئێستا بەربڵاوە باشە ئەو هەموو خیانەتی کەوا ئەکرێت یعنی پیاو لە ژنێکا ژن لە پیاوی ئەکات یعنی ئەزانی ئێستا زیادی مەبەستی من چی ئەزانی ئێستا چی دیار دەیەکەیە ئێمە لە ناو مۆزوعەکەین باشە والله وبالله وتالله یعنی پیاو ئەچی حەز چیەکات لە ئافرەتێکی پیاودار مێردار هەڵی ئەگەڕێنێتەوە لە مێردەکەی پێی تەلاقەدات ئەمە ژنی خۆی تەلاقەدا دوای ئەچن لەگەڵ یەکا زەواجەکە باشە یعنی وەزعەکە من بۆیە هاتوومە ئەمەیە ئەم کۆمەلگایە ئیسلاح بێت ئەم مجتەمەعی ئیسلاح بێت ئەبێ هەمووتان وەشیار بن